شێوازە دروستەکەی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بەتەمەن کەسانی بە ساڵاتچوو چییە؟ ئەمە بابەتێکە ئێمە ئەمانەوێت لە تەومەری یەکەمەکەمانە لەگەڵ خات و کوردە ئەحمەد کۆمەڵا زیاتر گفتوگۆی لەسەرکەین کوردە خانگیان فەرمو لە لامان ئامادە بە بەخێر بێ زۆر سپاس سەرچاو بەیانی باش بیرمانەکردی زۆر وەختیان نەبوو کوردە خانماڕوندیدارتان ئەگەر لە ناوڕاستە داریشی گۆشەکەشی لێ بۆ خۆت خۆشترە داشت زۆر بەخێر بێت زۆر سپاس هەمیشە خۆشەویستی هەمومانە کاتێک لێ دوورە بین و یەکسەر نابینین بیرتانەکەین بەدڵ پێمانەوە دیارە بێت هەر کاتێک کاچین بۆ سەفەرێ چین بۆ هەر شوێنێ هەر دوورەکەین و هەرچەند لە شوێنەکەش دڵمان خۆش بێت دڵمان بە ماڵەکەی خۆمان خۆشە بۆیە کورسات ماڵی ڕاستە هەمیشە ماڵی ئێوە بە دڵنیایی هەمومان بە کورساتەوە دڵخۆشین و هەمیشە بەرنامەکانی کۆمانەکاتەوە خۆش بن ئێوەش کوردەخان ئێمە زۆر جار باستە سەرواکن ئەمە نەریتە جوانمانێ لەبارەی مامەڵەکردن لەگەڵ کەسە گەورەکانمان کەسە بەتەمەنەکانمان بەڵام پێشەوەی کە ئەم بابەتە قسەی لێ بکەین لە تۆرەکەمان کە هەر خۆشی قسەکردنە لەسەر ئەم بابەتە من لەسەر ئەمە باس سەرچێکم کرد کە شێوازی ئەسڵەن مامەڵەکردن لەگەڵ ئەمانە ئەبێ چۆن بێت بۆەوەی کە ئەمان لە ڕووی دەرونیەوە دەرونێکی تەندروستیان هەبێ سترسیان کەم دەبێت و ماشەڵڵا و ڕەشەبایە هەر تاڵەقژی منەوەی هەنێ بەمناو لە تاڵێکیش بردە ناوچام بۆم نادۆزرێتەوە جا کوردەخان باسی لاوا کرد بۆ نمونە ئەمان نم تەمەنە بە پێوەی کە لەم فترای بەداخەوە ژمارەیەکی زۆری با بڵێن کارمەندانی ئێمە خانە نشین کران بێگومان ئەمە زۆر بۆ خۆیان شۆکە بۆ خۆیان ناخۆشە چۆن مامەڵە بکرێت یان خۆیان چۆن ژیانیان بگونجێنن بۆ ئەوەی کە ئەو بەهرەوتوانات لەوانەکەش تالاەن بەشێکی ما بێت بە فیرۆنەدرێت لە ڕووی تەندروستی و لە ڕووی دەرونیەوە ئەمان لە بارودۆخێکی باشا بن ڕاستە لە ڕاستیدا یەکێک لە بابەتە گرنگەکان کە ڕۆژیانی هەر یەکێک لە مرۆڤەکان دەبێتەوە ئەوەیە کە دەچێتە قۆناغێکەوە کە قۆناغی بەتەمەن بوونە قۆناغی خانەنشین بوونە یان قۆناغی سەر و شەش ساڵیە کە تایبەتمەندی خۆی هەیە کە شێوازی ژیان و بەنامەڕەژی خۆی هەیە ئەوەی کە زۆر ئاشکرا و دیارە لە زۆرینەی وڵاتەکان پرۆگرامی تایبەتیان هەیە بۆی کاتێک کەسێک دەچێتە ناو ئەو تەمەنەوە ئەو قۆناغی تەمەنەوە چۆن پێشوازی لێ بکرێ و ئاسانکاری بۆ بکرێ یەکێک لەو بابەتە زۆر گرنگانە کۆمەڵی خۆیخوازیان زۆر هەیە و هەوڵەدەن بیکەنە ئەندامێک لە کۆمەڵی خۆیخوازیەکانەوە یەکێک لەو بابەتانەی کە لە وڵاتانی ئەوروپای پێشکەوتو بەتایبەت لە وڵاتانی وەکو کەنەدا زۆر گرنگی پێدرێ تێکەڵکردنی کەسانی بەتەمەنە لەگەڵ ئەو کەسانی کە لە خانی بێسەر بەرشتانن بۆ گۆڕینەوەی هاوسۆزی و چێژ وەرگرتن لەو قۆناغا جیاوازەی تەمان چونکە لە کللتوری کوردەواری ئێماکە یەکێکە لە کللتورە زۆر جوانەکان ئەوەیە بەردەوام پەیوەندیەکی گەورە ساڵان بە تەمەنەکانمان هەیە لەگەڵنەوەی نوێیەکەیاکە ئەمە هەریەک لە ئێمە سەرگوشتێکی تایبەتی هەیە لەگەڵ باوانی گەورە ساڵانیە چونکە کۆمەڵێک یادگاری کۆمەڵێک چیرۆ کۆمەڵێک ئەزمموی ژیانە گوێزێتەوە بۆنەوەکانی کە تام و چێژی خۆی هەیە لەگەڵ لە دەستدانی ئەوانەیە ئەو تام و چێژە ڕەنگە دووبارە نەبێتەوە من ئێستاش هەمیشە بۆ مناڵەکانی خۆمی باسەکەم ئەو برنجە کوردی کەنەنکەم لێ ئەنێ ئێستاش چەند هەوڵی لەگەڵ ئەدەم ناتوانم دروستی بکەمەوە ینی تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە بۆیە من خۆشم لە بەرەوەی ئەو ئەزمونم دیوە هەمیشە هەوڵم داوە کە پەیوەندێکی بەهێستریان هەبێت لەگەڵ باوانی خۆیانە چونکە هەمیشە کۆمەڵک یادگاریان بۆ جێ دەیڵێ کە تەمەەن دووبارە نابێتەوە لەگەڵی بنووسرێتەوە بۆیە بە شێوە گشتێکی ئامادەکردن بۆ قۆناغا دەستکەوتێکە بۆ هەر سێنەوەکە واتەنەوەی مناڵەکانیش و نەوەی ئەوانیش هەمیشە پەیوەندێکی بەهێز و ژیانێکی جوانتر پێشکەشەکە ئەوەی کە گرنگە ئەوەیە ئامادەسازی بکرێ هەم لە پلانی حکوومەتە بۆ ئەوەی کە یارمەتی دەربێ ژیانێکی باش و تەندروستتر هەبێ سوپاس بۆخوا لە چەند ساڵی ڕابردووە لە قۆناغی خانەنشینی بڕێک پارەی ڕێزلێنان دەبەخشا بە کەسەکان بۆی بتوانن سەفەرێکی پێ بکەن پرۆژەیەکی پێدا بمەزرێنێن پێویستەکانی ژیانیان باشتر پڕ بکەنەوە بەڵامەوەی جێی سەرنج بوو لە سەرەتای ساڵی ئەم ساڵ لە سەرەتای 2025 ژمارێکی ئێجگار زۆر لە هاوڵاتیەکانمان خانەنشین بوون بەبێ ئەوەی هیچ بەرنامەیەک هەبێ بۆ ئەم ژیانە تازەیان بۆ ئەم دەستپێکە تازەیان سەرباری ئەوەی کە کۆمەڵێک گرفتی ئابووری ڕوبەڕویان بۆتەوە ئەم جارێکی کەش نەبوونی ماوەیەکی زۆر موچەک کاریگەریەکی زیاتر بەجێ هەڵێ لەسەر تەندروستیان و هەم لەسەر ژیانە کۆمەڵاتیەکان ئەوەی کە
لە وڵاتانە زۆر بیری لێکرێتەوە چۆن لە تەمەنی خانەنشینیە کەمترین گرفتە دەرونیەکان دروست بکرێ بۆیان کەمترین لایەنە تەندروستیەکە ببێتە گرفت بۆیان ینی ئەگەر دیقەت بین لە زۆر وڵاتانەوەی کە لە وڵاتانە سویدە ناوەندە تەمەن سەر و هەشتا ساڵیە سەر و هەشتا بۆ هەشتا پێنج ساڵیە ئەمە وای کردو کە کەواڵەتی ژیانەکە شێوازی ژیانەکە ئەوەندە باش بێ کەمترین گرفتی تەندروستی بۆ ساڵا چوان دروست بکە ئەمە خۆی لە خۆیان پێ دەڵێ کە ئاستی خۆشگوزەرانی و هاوڵاتی بوون لە وڵاتەیە لە چ دۆخێکە لە چه ئاستێکە ئەوەی کە هەمیشە ئێمەی کۆ کردوتەوە جوانی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە جوانی ئەو پەیوەندیە بەهێزەی خێزانەکانە کە هێشتا لە ناو کۆمەڵگەی کوردیا بە بەراورد بە هەموو کۆمەڵگەکانی جیهان هێشتا زۆر بەهێزترین زۆر گرنگە خات و کوردە لە بەرەوەی هەر ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە ینی بەڕێژە لەگەڵ وڵاتێکی بۆ نمونە وڵاتێکی ئەڵمانیایە کە نزیکەی 5 ملیۆن مرۆڤ تیاژید ینی بۆ نمونە بە نزیکەی 15 ملیۆن تورکی تیاژید بە نزیکەی ئەوەنێکەی 8 ملیۆنی ئەڵمانی تیاژی و خێڵەکانی تریشی تیا بەردەوام بەپێ ئەو داتانەی کە هەیەە ئەو ڕێژەی سترێسی و خەمۆکی و خەمباریی کە لە بە ساڵاچوونی ئەوەیە هەیە زۆر زیاترە لە نەخۆشە تەندروستی جەستەیەکان بۆچی ئەمەش هەموو گەڕێتەوە بۆی کە لە تەمەنەکانە مناڵ دایک و باوک بەچەیە هێڵە یعنی تەنانەت پەنا ئەبەنە بەردەم بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکان زۆر کار لە تەنیایی خۆیانە تووشی کۆمەڵی نەخۆشیە بن کە حکومەت ئەما بێتە بارگرانی بۆیان بەڵام لە لای خۆمان بە خۆشحاڵیەوە لەم داتایە دوورین بۆ لەبەرەوەی ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان ێزانین کە دایکێک بە چەند ساڵی خزمەتەوە منی خزمەت کردو ئەی لە کۆتا تەمەنەکانیە من چۆن نایکەمە باوەشم چۆن نایکەمە کۆڵم چۆن ڕێزی ناگرم خۆشحاڵی خۆمانە زۆر داقودەرا دیاردەمان هەیە ئەگەر دایک و باوچێک گرفتی وێکیە بێ لە خانەیەکە بەخێوکرێ بەڵام ئەمەنەش ڕێکخراوی دڵسۆزمانەیە کە سەردانی ئەو شوێناناکە مادام ئەمە لەم داتایە دوورین چی گرنگێکە یعنی گرنگە ئێمە گەورەکانی چۆن مناڵەکانمان فێرکەین ڕێز لە گەورەکان چۆن مناڵەکانمان فێرکەین بێز لە گەورەکان نەکەنەوە چۆن مناڵەکانمان فێرکەین یان خۆمان ڕێگە بە خۆمان نین لەسەر قەڵەوێرەکەی چێشتونانی بۆ جاکەین و نەخێن بابێ لە سفرەکە لەگەڵمان دانیشێ بابێ سۆزی هەبێ لەگەڵمانە ئەگەر ئەم پەیوەندیمان دروستکرد مناڵەکە هەست بەوە ئەکات کە ئەمە یەکێکە لە خێزانەکەی کە بێ ئاوەکەی بیتە دەست ئەمەشتی سادەی ئەبێ زۆر ڕەچایکەین بووی کە بتوانین کۆمەلگایەکی تەندروستمانە دروستە یەکێک لەو شتانی کە ئەبێ بەرچاوڕوونیمان لێ هەبێ وەزیفەی خێزان کاتێکە دەگاتە قۆناغی دروستکردنی مناڵ و قۆناغی هەرزەکاریەوە ئەوەی دوو وەزیفەی گرنگی ئەبێ لە خێزانە یەکەم چاودێریکردنی کەسانی بەتەمەن دووهەم ئاگاداربوون لەو پەروەردەی کە هەرزەکارەکە تیایدایە یعنی بەستنەوەی ئەو پەیوەندیە کە لە نێوان کەسانی بەتەمەن و هەرزەکارەکە یەکێکە لە وەزیفەی باوانی تازە کە ئەمان چوونەتە ناو ژیانە تازەکەی و ڕۆڵی باوکاتی و داکاتی بۆ ئەو نەوەیە گەڕن بۆچی گرنگە لەبەرەوەی لە ئێستاوە ئامادەسازی ئەکرێ بۆ قۆناغی دواتر کە قۆناغی بەتەمەنبوونی ئێمەیە کاتێک کە ئێمە سەرکردەی ژیانی مناڵەکانمانین دەبینێ چۆن مامەڵە لەگەڵ دایک و باوکمانەکەین چۆن پێشوازیان لێکەین چۆن لەگەڵیان هاوسۆزین چۆن لەگەڵیان مامەڵاکەین یەک بابەتی زۆر گرنگ هەیە لە خێزانی ئێمە کە پێویستە کاتشکی بخرێتە سەر کاتێکە بۆ نمونە وەکو کوردەواری خۆمانە لە خەس و خەزور لە هەردوو لایەنەکە ئەرکی منی کچە کە باش بووم بۆ دایک و باوکم ئەرکی هاوسەرەکەم ئەوەیە کە ڕێزیان بگرێ یعنی ئەو وەزیفەی ئەو نییە کە بتوانێت هەموو پێداویستەکانیان بۆ دیاری بکە بە هەمان شێ بۆ لایەنەکەی تر ئەرکی هاوسەرەکەمە کە باش بێ بۆ دایک و باوکی خۆی کاتێکە من باشە بم بۆ دایک و باوکی ئەوە ڕێزگرتنە یعنی ئەرکی هەریەکە لە مناڵەکەیەکە کە باش بێ بۆ باوانی خۆی وەزیفەی خۆی جێبەجێ بکە کە ئەمە زۆر جار کێشەی کۆمەڵاتی لەکەوێتەوە بووکەکە باش نەبووە لەگەڵ خەسوەکەیە یان جۆرێک لە جۆرەکان زاوەکە باش نەبووە لەگەڵ لە کاتێکە باشبوونی ئەو تەنها ڕێزگرتنە ئەرکەکە ئەرکی منە بەرامبەر بە باوانی خۆم جێبەجێ بکەم بەرامبەر بە دایک و باوکی خۆم جێبەجێ بکەم ئەم خاڵە زۆر گرنگە چشکی بخەینەوە سەر یەکێکی تر لە بابەتە زۆر گرنگەکان ئەوەیە کە بیرمان نەچێ ئێمە لەو لەحزەوەی کە ئەبین بە دوو هاوسەر لەو لەحزەیەوە قۆناغی پەروەردەکردنی مناڵەکانمان دەستی پێ کردووە یعنی لە سەرەتای بڕیاردانمان لە پرۆسەی هاوسەرگیری پەروەردەکردن دەست پێ دەکا
ئێمە کاتێک کە مناڵەکانمان پەروەردەکەین ئەبێ ئاگاداری ئەوبی خۆشمانی لەگەڵ پەروەردەکەین کە کورسیەکانی خۆشمان بگۆڕین بۆ ئەوەی سەرکردێکی باش بین بۆ ژیانی مناڵەکەمان بۆ ئەوی بتوانین ئەو کار لێکە کۆمەڵایەتی قێزانی کە پێویستەکە لە نێوان خۆمان و مناڵەکانمانە بە باشترین دەرئەنجامەوە پێشکەشیان بکەین دوجاریش لە قۆناغی پیریە نەگاتە قۆناغێکەوە کە وەکو جەنابەت فەرموود ئەو کەم کورتیانەی لێ بکەوێتەوە ڕێزی گەورە باوان نەگیرێ یاخود لە سفرە خوانێکی جیاوازترە کۆبنەوە یعنی ئێستاش ئەو کۆمەڵە یادگارانی هەندێک لە ئێمە هەیەی لەگەڵ باوانی خوا ئەوەندە بە چێژن کە بۆتە یادگاری و سەرگوشتە دەیگەڕێتەوە بۆیە ئەو خۆشەویستیە پەیوەندیە کاتێک کە هەیە چونکە گەورە ساڵان ئەگەرێکی زیاتریان هەیە بۆ بەجێهێشتنی ژیان لەگەڵنەوەی تازەیە ئەو پەیوەندیە هەم کەساتی مناڵەکەم بۆ بەهێزەکە و هەم ئەیبەستێتەوە بەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ داهاتووی کۆمەڵگە بکە چونکە فێری ئەکا کاتێک کەسێک لە خۆی گەورەترا لێەوە ڕزگرتنەکە فێرە بێ کە ئەزانێ باوانی ننکی ئەوەندە بە میهرەبانیەوە مامەڵی لەگەڵەکە یەکێک لەو شتانێک کە لە کۆمەڵگە ئەوروپیەکانی بێڕۆح کردووە ئەوەیە بۆ هەموو شتێک یاسادانراوە بۆ نمونە من دەچمە ناو شوێنێکەوە جێگەیەکەوە مناڵێکی جوان دەبینم لە کللتوری ئێمە هەر کاتێک مناڵێک دەبینی شیرینیەکی پێبەخشی ماچێکێکی سۆزێکی بۆ دەرەبڕی خۆشەویستێکی بۆ دەرەبی بەبێ ئەوەی بیشی ناسی مناڵەکە بەبێ ئەوەی باوانیشی بناسی بەڵام لە کللتوری ئەوانە کاتێک کە تۆ دەتەوێت شیرینیەک بە مناڵەکە ببەخشی ئەبێ ڕەزامەندی دایک و باوک وەربگری کاتێک دەتەوێت مناڵەکە ماچێکی بکەی ئەبێ ڕەزامەندی دایک و باوکی وەربگری ئەوەندە یاسا کۆمەڵایەتەکە قوڵ بۆ تۆ لە ژیانی تاکە کە بێڕۆحی کردووە ژیانەکە یعنی وای کردووە کە تاکگەرایی و خۆشویستنی ژیانی تاک ئەوەندە قوڵ ببێتەوە کە پەیوەندی و کۆمەڵاتەکانی وەلاناوە بۆ نمونە خۆمان کاتێک کە کەسێکی ئەوروپی دێتە ناو کۆمەڵگەی کوردیە ئەوەندە چێژ لە پەیوەندیەکان ئەبینێ ئەوەندە چێژ لە کۆبنەوە خێزانیەکان و لە دروستکردنی کەش و هەوای خێزانی ئەبینێ کە خۆی لێ بێ بەشە ئەوەندە بیر لەوە ناکاتەوە چەندێک ژیانی باشتر لەوێ چەندێک کوالەتی خۆشگوزەرانی لەوێ فراهەم کراوە بۆ تا چونکە چینوی ئەمەیە چینوی پەیوەندی کۆمەڵایەتەکانە دەخەن ئێستا ڕاست ئێمە لەبارەی پەیوەندیەکانمان و لەخوا بە زیابی خاڵی جوانمان یەکجار زۆرە خوای شەڵڵا بە زۆری نەزانێ بەڵام ئەبینیت یەک لایەنی جوانیان هەیە ئەوان بەداخەوە لە ناو ئێمە نییە لەبارەی بە تەمەنەکانمانەوە ئێمە کاتێک ئەگەر کەسێک بە تەمەن ئەبێت ئەوە جلێکی ڕەنکراوە کە ئاوە بە چاوێکۆ سەیریەکە ماڵ نۆژە نەکەڕێت ئەکاتەوە بە چاوێکۆ سەیریەکە نەڵێ خۆ کۆتایی ژیانێکی چی داوە هەشتا دڵی بە دنیا خۆشە ڕێک ئەمە ئەڵێن دڵی بە دنیا خۆشە لە کاتێکە ئەوان وانین لە کۆتایی تەمەنیانە مەسەلەن ساڵانی کۆتاییتەوە گەشت ئەکەن لەگەڵ هاوڕێیا ئەچنە دەرەوە جلی ڕەنکراواکەن یەک دنیا هەر دڵیان بە دنیا خۆشە ئەمە خۆزگا بگۆڕیایەت لای ئێمەش یەکێک لە بابەتە زۆر دیارەکان ئەوەیە کاتێک کەسێک دەگاتە قۆناغی بەتەمەنی هەمومان چاومان لەسەر ئەوەیە کە بەرەو کۆتایی ژیان ئەڕوە لە کاتێکە دەرفەتێکی تازەی ژیانە کە دەتوانێت بەبێ کەمترین بەرپرسیارێتی چونکە خۆتەزانی لە قۆناغی گەنجیا بەرپرسیارەتی خێزان هەیە بەڕێوەبردننی خێزان هەیە بەروەردەکردنی مناڵ هەیە لە کاتی گەورە ساڵانیە ئەم گرفتانە تا ئەندازەیەکی زۆر بەرەو کۆتایی ڕۆیشتووە چونکە مناڵەکان چوونەتە ماڵی خۆیان گرفتی ئابووری کەمتر بۆتەوە دەرفەتی ئەوەی هەیە کە جارێکی تر ئەو شتانەی لەو تەمەنەیە دەبوو ئەنجامی بدا ئێستا ئەنجامی بدە وەکو جەنابەت فەرموود ئێمە چیشکێکی زۆر بەهێز دەخینە سەر ئەو لایەنە کە پیڕەوا نابینین ئەو ماوە تەمەنەی هەیەی ئەو هەموو خزمەتە جوانەی کە پێشکەشی بە خۆی و نەوەکانی و ژیان و کۆمەڵگە کردووە چاومان لەو ماوەیە کە دەیەوێت گۆڕانکاریە لە ژیانی خۆیدا بکە خۆشبەختانە هەوڵدراوە لە ڕێی بەرنامە هۆشیارەکانی وەکو ئەم بەرنامەی ئێوە چیشێک بخرێتە سەرەوەی کە بەو چاوەتیژەوە سیر نەکرێ تا ئەندازێکی باش گۆڕانکاری تیا ڕووی داوەکە ئەوەندە بە چاوێکی تیژەوە سەیری تەمەنی گەورە ساڵان نەکەین و لەسەر بۆ نمونە ژیان کردنیان و هەڵبژاردننی ستایلێکی تازە ژیان و گوزەرانیان چاومان لەسەریان بێ لەگەڵ ئەوەشە هێشتا هەرماوە کە باشتر پشتیوانیان بین کە پاشتر یارمەتیان بین لە دەرفەتی پێدانی ژیانێکی باشترە چونکە یەکێک لە نەگرنگەکان ئەوەیە بەردەوام دووریان بخێنەوە لە دڵڕاوکێ و لە تەمەنی ناومێت بوون چونکە ئەو خۆی لە خۆیدا بڕیاردان بۆ گەڕانەوە بۆ ماڵەوە
ڕەنگە گرفتی دەرونی بۆ تاکە کە دروست بکات چونکە ساڵانێکی زۆر ژیانی بەوە ڕەهاتووە کە بەردەوام لەگەڵ دامەزراوەیەکە کار بکە بەردەوام لەگەڵ کارێکی تایبەتە پرۆژەی هەبێ خزمەت بکە ئێستا لە کاتێکا کە پڕ دەچێتە ناو ژیانێکەوە ئەم بەرپرسیارەتی لەسەر کەم ئەبێتەوە بە بێگومان تووشی جۆرێک لە هەڵچوون و داچوون ئەبێتەوە کە گونجاندنێکی تازەی ئەوێ کە پاڵپشتێکی تازەی ئەوێ بە درێژایی 30 ساڵ 40 ساڵ خزمەتی پاڵپشتی ئێمەی کردووە گرنگە ئێمەش لەم تەمەنەیە کە دەچێتە قۆناغەوە پاڵپشتی بۆ بکەینەوە پێوە بۆی بسەلمێنی کە هێشتا خۆشەویستە و هێشتا پەیوەندیەکەی کاریگەرە و ئێمە هەمومان لە چواردەوری ئەمێنینەوە ئەمە وای کردووە کە بەهێزی خەزانی کوردی تا ئەندازەیەکی جوان پێکەوە بمێنینەوە چونکە ئەو کارلێکە کۆمەڵاتێکە پێویستمانە چاومان لێ بێ لەناو یەکترا زۆر پارێزگاریمان لێ کردووە کە ئەمە جێی دەستخۆشیە بەڵام لەگەڵ ئەوەشا هەمیشە ژیان وایە باشترین و باشترینەکان دەخوازێ ئومێدەوارم کە ئەمە پەیامێک بێ بۆ ئێمەی گەنجان و باوانمان کە ئێمە خۆمان ڕۆڵی باوانە گەڕین ئێستا بتوانین خزمەتێکی باشتر پێشکەش بە گەورە بە ساڵاتچوونمان بکەین چونکە ئەوە ئێمەش ڕۆژێک گەینە ئەو قۆناغی ئەوان و ئێمەش جارێکی کاگەینە ئەو تەمەنە خۆستگا خولی بۆ نمونە شێوەکاری هەرها ئەڵم کە بەردام توێژنەکان بڵاوکرێت یەکێکیان باسی وای کردی خولی شێوەکاری بۆ نمونە ئەها پەیکەر دروستکردن بە قوڕ بۆ نمونە مدیتیشن یۆگا ئەمانیان بۆ بکرێتەوە بە تایبەت یەکێک لەو بابەتانەی کە یەکێ لەو تۆژینانی کە ئاماژە بۆوە کە لە قۆناغی گەورە ساڵانە زۆرترین گرفتە دەرونیەکان دوور ئەخاتەوە زۆرترین گرفتە تەندروستیەکان دوور ئەخاتەوە بەکارهێنانی میدیتیشنە کە لە قۆناغی گەورە ساڵەیە ئارامی ئەبەخشێ بە جەستە و ئارامی دەرونی ژەبەخشێکە لەو قۆناغەیە کەسەکە کاتێکی زۆرتری هەیە دەتوانێت شاخڕەوی بکە دەتوانێت مەلەوانی بکە هەر ئیشێکە لە ئاستی توانای جستەی خۆی بێ ئەنجامی بدا بۆ پڕکردنەوە ئەو کاتە زۆرە بەساڵەی کە هەیەی و بیریشمان نەچێت دروستکردنی ئەو پەیوەندی لە نێوان نەوەی بچووکەکان و نەوەی باوان هەم نەوە بچووکەکە زۆر زانیاری وەرەگری ئەگەر دیقەت بێ ئەو مناڵانەی کە پەیوەندیەکیان هەیە لەگەڵ باوانیانە زۆر ئەچنە ماڵی باوان دەبینی زۆر کۆمەڵایەتی ترن زۆر تێکەڵاوترن ئەو دیاردەی کە ئێستا لە ناو پێویستیان خات و کوردە ببوورە پێویستیان بە گفتوگۆیە بەدڵنیان چۆن ئێستا من بەڕاستی ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکان من خۆم ئەم زانیاریم لە خوشکێکم چکە خۆی لەو بوارەیە خوێندوێتی لە وڵاتی کەنەدایە لە خانەی بە ساڵات چوانە یاخودە و خەرت کەسانەی کە خانە نشین بوونیتر لەسەر بازیە بێ لە هەر بوارێکا بێ ئەو 2 ساڵ بۆی خوێندو ئەڵێ یەکێک لەو خاڵانەی کە من تیا تاقیکردنەوەم کردووە گوێکردنە تەحملکردنە ئەم کەسا دانی شەر لەوانەیە بە ڕۆژێک چەند کاتژمێرێک باسی یادەوەریەکانی خۆیت بۆ بکە ئێمەش ئەبێ خۆمان هەر یەکێکمان بتوانین ئەو بەرپرسیارێت هەڵگرانی کە قسەیەکت بۆ جێڕێتەوە ڕاستە لەوانێت تۆزێک قسەکە تێکەڵیش کات لەوانێ بیری بچێ بەلای شتێکی کەیە ڕووکەشت نەگۆڕێ بە پێکەنین ڕووکەشت نەگۆڕێ بۆی کە هەستی بە شێوەیەکی کە جاری کرد دڵی نێ شتێکت بۆت باس ئەو جوانەکانی لانی پەروەردەیە ئەوە پەروەردەیە ینی ئێمە چۆن بتوانین گوێگریی باشیان بین بۆ ئەڵێ مناڵەکانمان کە پرسیارەکەن گوێگریانی ئەوان پرسیار ناکەن ئەوان پرسیارەکە وەڵامێنەوە باشە و هەمیشە زانیاریە بەخشن بەبێ داواکاری منەڵم دایکم نەخوێنەوەرە زۆر جار بەندێکی جوانەیە ئەڵێ قسەکانی ئەوان نەخشی بەردە یعنی ئەمەنە وتەکانیان جوان لێ بکۆڵیتەوە چەندین بابەت بە دوای خۆیان چکە ئەزمموی ژیانیان هەیە چۆن گوێگرێکی باش بیتەوە یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان لە پرۆسی پەروەردەکردنا ئەوەیە کە چۆن گوێگرێکی باش بن ینی لە قۆناغی بنیادنانی هاوسەریەوە ئەم پرۆسی دەستی پێ کردووە چۆن گوێمان لە یەکتر بێ وەک دوو ڕەگەزی جیاواز چونکە بیرکردنەوەی من وەک ژنێک لەگەڵ بیرکردنەوەی هاوسەرەکەم وەک پیاوێک زۆر جیاوازە و ناشبێ ئەم دوو بیرکردنەوە وەک یەک بێ چونکە من بە چوارچەوەی ژنانی خۆم بیری لێکەمەوە ئەش بە چوارچەوەی پیاوانەی خۆی بویە لەو کاتەوە گوێگرتن دەستی پێ کردووە ینی گوێگرتن گواستنەوەی کللتورە لە باوانەوە لە پەیوەندی نێوان دوو هاوسەرەوە دواتر بۆ پەیوەندی نێوان دوو خێزان پەیوەندی نێوان خێزانەکە و مناڵەکان لەگەڵ یەکترا یەکێک لە هونەرەکانی پەروەردەکردن ئەوەیە چۆن گوێگری خۆمان بین لەگەڵ یەکتر وەکو هاوسەرەکان دوجاری چۆن گوێگری مناڵەکانمان بین ئەم کللتوری گوێگرتنە یەکێکە لەو خاڵە لاوازانەی کە ئێستا لە پەروەردەکردنمان هەیە بەداخەوە چونکە ئێمە دەرفەت بە مناڵەکەمان نادەین گوێی لێ بگرین ئەم گوێنەگرتنە دەرئەنجامە لە خۆناغی پیرە یعنی ئێمە خۆمان گوێگرێکی باش نەبووین بۆ
مناڵەکانمان بۆیە ئەوانیش ناتوانن لە قۆناغی پیرە گوێمان لێ بگرنەوە ینی پەنجێکی کوردی زۆر جوانەیەڵە چی بچێنی ئەوە دووریتەوە ئێمە خۆمان ئێستا گوێگرێکی باش نین بۆ مناڵەکانمان کاتە لە قۆناغی پیریشە ئەوانش گوێگرێکی باش نابن بۆ ئێمە بۆیە ئەم پەیوەندی کار لێکە کۆمەڵایەتە بەردەوامی کە لە نێوانمانە سەرەتا بۆیە ئەبێ خۆمان پەروەردەکەینەوە کەم و کورسەکانی خۆمان لەگەڵ پەروەردەکردنی مناڵەکانمانە چاک بکەین خاڵە لاوازەکانمان چاکەین ئەمە یەکێکە لەو خاڵانی زۆرترین گرفتی لە ناو خێزانەکانان دروست کردووە دەرئەنجامی تێنەگەیشتنی نێوان دوو هاوسەر چییە؟ کە گوێ لە یەکتر ناگرێت دەرئەنجامی هەڵچوونی مناڵە هەرزەکارەکەم چییە؟ گوێ لێ ناگرم دەرئەنجامی لادانی کوڕە هەرزەکارەکەم و بردنە دەرەوەی ئۆتۆمبیل و چوزانم چوونە کافتریا و ئەمانەی کە تووشی لادانی ئەکا ئەمانە چین ئەمە دەرئەنجامی گوێنەکردنی منی باوانە لە ڕۆڵەکەم بۆیە یەکێک لەو خەلە لە گرنگانی کە لە پرۆسی خێزانی ئێمە وجودی هەیە ئەوەی کە ناتوانین گوێگرێکی باش بین بۆ یەکتر ئەگەر بتوانین کار لەسەر ئەوە بکەین لە ئێستاوە گوێگرێکی باش بین بۆ یەکتر دڵنیا بە دەستکەوتێکت بۆ قۆناغی بە ساڵاتچوونی خۆت بەدەستێناوە ئەوانیش دەبنە گوێگرێکی باش بۆ تۆ چونکە تۆ فێرت کردووە هەم ڕێزت گرتووە بە نیگای چاوەکانت باوکو فەیسی دەموچاوت کە پێویستەکە گوێگرێکی چالاکبیانی زۆر جار هەیە باوانێکە ئەوەندە ئارامن کاتێکە مناڵەکەی هەڵەیەکی ژەکە ئەوەندە بە ڕۆحی خۆی بە ئارامی ئەهێڵێتەوە لە بەردەمی مناڵەکەی هەڵچوون دەرنابڕێ ئەبێتێ ڕێگەی کە ڕاستکەرەوە بۆ مناڵەکەی لە کاتێکە ئەمەکە بە ئەگەر وەختێکی ئاسایی بێ زۆر بەتوندی وەڵام ئەداتەوە بەڵام لەبەرەوەی ڕۆڵ و وەزیفەی سەرکردایەتی ژیانی مناڵەکەی هەیە بە ئارامیەوە بابەتەکە ئەخاتە ڕوو ینی تووڕەبوون و هەڵچوونەکانیشمان ئەگەر پێیسی دەموچاوەکەمان نەگۆڕێ تۆنی دەنگەکە نەگۆڕێ ئەوەندە کاریگەری لەسەر کەسی بەرامبەر جێ ناهێڵێ ئەوەندە برینداری دەرونی بۆ کەسی بەرامبەر جێ ناهێڵێ بۆیە هەتاوەکو بتوانین گوێگرێکی باش بین لەگەڵ یەکتر هەتاوەکو بتوانین بەهێزی هەست و سۆز و ئەو زمانی جستەیەمان بەرامبەر بە یەکتر نەرمتر بێ و بەهێزتر بێ بە دڵنیایەوە دەتوانین هەم پەیوەندیەکانمان باشتر بکەین هەم گوێگرێکی چالاکی یەکتر بین و دوجاریش ئەوەی کە پێویستمان پێێتی هەمومان لە کەش و هەوایەکی خێزانی و دەرونی تەندروستا بێڵێتەوە سپاس بۆ زۆر سپاس هەمیشە دڵخۆش بن هەمیشە گەشت بن و هەموو قۆناغەکانی تەمەنی کۆمەڵگا بە چەندروستی ژیان بەسەر بەرێن زۆر سپاس بۆ تۆ